ئێستا هەیە دەڵێ دنیای بەقات و قڕگری دەڵێت تاو وە دەزانی بەس ئەو خەمی هەیە مشکلەکەوەیە هەموو مرۆڤ خەمەچی هەموو خەمی هەیە بەڵام کێشەکە چییە چۆنیەتی مامەڵەکردنمان لەگەڵ ئەو خەمەی یعنی مامەڵەکردن لەگەڵ ئەو خەمەی ئایا کۆنتترۆلی ئەو خەمەی دەکەم یاخود دەردەپەڕێن بۆ لە من زۆر کەسم دیتێ خەمە چیە معاناتە چیە مەشاکلە چیە دەبینی بەسەر کەسەچکە دەتەقتەوە لە دەرێ ینی کۆنتترۆلی خۆی لە دەست دەداتن لەبەرەوەی خەمێکی هەیە وا دەزانی بەس ئەو خەمی هەیە نەخێر لەو ژیانە هەمووان بای خۆمان خەممان هەیە بڕۆ پێغەمبەران خەمیان نەبوو عەلەیهیمو السەلام گەورەتی هەمووی خەمیان هەبووە هەموو خەمیان هەبووە خەفەت مفەکیران بیرمەندان ڕۆژی چی خەمی نییە چی هەیە ملیاردێرەکان خەمیان نییە هەم معاناتیان هەیە مەشاکلیان هەیە ئەرەوێ ڕۆژێدی بیل گەیتس جەف بێزۆس کە ئەوانە ملیاردێری تۆپن باشە تووشی جیابونەوە لەگە خێزانێک نیوەی سەرۆت سامانەکانیان برد ینی خەمیان نییەوانە طبعا خەمی دەخۆن خەمی بەو بارودۆخی دەخۆن لەبەرەوەی وا بیر نەکەوێت تەنها ئەتوو خەمت نییە ئەم خەمەکەم هەیە و تاوا دنیا هیچ خەم نەخێر هەموو مرۆڤێک لەو ژیانە خەمی هەیە